ومن شر حاسد إذا حسد. خواجن پنادەگرین بە تۆ لە شەڕی لە زەرەر و زیانی مرۆڤی حەسوود کاتێکە حەسوودیمان پێ دەبێت. ئەمڕۆ باسی نەخۆشیەک دەکەین بە پشتیوانی خوا، نەخۆشیەکی کوشندە، ئەو نەخۆشیەی کە زەرەر لە مرۆڤەکە خۆی ئەدا پێشەوەی زەرەر بە خەڵکی بگەێنێ. یەکەم تاوانێک لە ئاسمان کرا بەهۆی حەسادەتەوە بوو، چونکە ئیبلیس کاتێک کە بینی خوای گەورە ئەوەندە ڕێز لە ئادەم دەگرێ سەلامی خوای لەسەر بێ، فەرمانەکات ئەی ئیبلیس، ئەی مەلایکە، هەمووتان سەجدەی ڕێز و ئیحتیرام بەرن بۆ ئادەم پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئالەو کاتەدا بەهۆی حەسادەتەوە ڕق و کینە بەرامبەر ئادەم دروستەکات، سەلامی خوای پەروەردگار لەسەر ئادەم بێت. بۆ یەکەم تاوانیە کە بۆ هۆی دابەزینی ئیبلیس و ئادەم لە ئاسمانەوە بۆ زەوی بریتی بوو لە حەسادەت. حەسادەت وای لە ئیبلیس کرد خۆی بە گەورە بزانێ، تەکەبوری بۆ دروست بێ، چونکە ڕقی لە ئادەم بوو، سەلامی خوای لەسەر بێ، حەسوودی پێدەبر، ئامادە نەبوو سەجدەشی بۆ بەرێت. بۆیە منعی بەهەشتی لێکرا. بۆیە ئاگادار بین ئەی ئەو کەسانەی کە خەڵکی حەسوودیتان پێدەبات، خەم مەخۆن، چونکە ئەو کەسەی کە حەسادەت بە تۆ دەبات دیارە تۆ شتێکت هەیە ئەو حەسادەتی پێبەری. ئەو کەسەی کە ناودار نەبێ، ئەو کەسەی کە مهم و گرنگ نەبێ، خەڵکی حەسادەتی پێ نابن. کەسێکت بینی و حەسادەت بەرێ بە بەردێک، کەس حەسادەت بە مابە، کەس حەسادەت ئەبا بە شاخێک، بە دارێک، بە ئاسنێک، کەس لە ئێوە حەسادەت ئەبا بەو پایە، بەو سەقفە؟ نەخێر. کەواتە ئاگادار بن، تەنها خۆر و مانگ پێیان دەوترێ خۆر گیرا و مانگ گیرا، بەڵام ئەستێرەکان و هەسارەکانی تر ئەوەیان پێ ناوتری، ئەو شەرەفیان پێ نەدراوە. بۆیە ئینسانی حەسوود کاتێک بزانێت تۆ شتێکت هەیە و خۆی نیەتی، حەسادەتت پێ دەبات، کەواتە تۆ بەلای ئەوە زۆر گرنگی. بۆیە بەردەوام هەموو کاتێ سوورەتی فەلەق و ناس لەبیر نەچێ، چونکە مرۆڤی حەسوود پەنا بەخوای گەورە قەناعەتی وایە، گومانی وایە ئەگەر باسی خەڵکی نەکا چاکەکانی خۆی دەرناکەوێت. ئەبێ لە خەڵکی بدەم، خەڵکی ناشرین کەم، بۆی خەڵکی بە من بڵێ کەسێکی باش. بۆیە بەردەوام ومن شر حاسد إذا حسد، بڵێ خوایە پەنا دەگرم بە تۆ لە مرۆڤی حەسوود کاتێکە حەسادەتم پێبەرێت، چونکە هەموو حەسوود یەک ڕق و کینە لە دڵە بەرامبەر بۆ کەسێکە حەسوودی پێبە، ڕق و کینەی بەرامبەرێتی ڕقی لێتی، حەزی پێی نییە، بۆیە حەسادەتی پێدەبات. کەواتە مرۆڤی حەسوود بۆیە باسی تۆ دەکا و حەسادەتت پێدەبا بۆ ئەوەی چاکەکانی خۆی دەرکەوێ بە حساب، بۆی قەدری خۆی دەرکەوێ. ئیبلیس بەهۆی حەسادەتەوە لە ڕەحمی خوا، لە بەهەشتی خوا، لە ڕەزامەندی خوا بێبەش بوو. یەکەم تاوانێک کە لەسەر زەویە کرا بەهۆی حەسادەتەوە، کاتێک کە خوای گەورە فەرمانی کرد بە هابیل و بە قابیل کە دوو برابوون، کوڕی ئادەم بوون، سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ ئادەم. خوای گەورە فەرمانی کرد دوو چاکە بکەن، دوو خێر بکەن، هەرێکی خێرێکیان کرد. هابیل ڕەحمەتی خوای لێ بە کام شتەی چاک بوو کردی بە خێر، قابیلیش کامەی خراپ و بێکەڵک بوو کردی بە خێر، بەڵام خوای گەورە لە هابیلی قبول کرد، لە قابیلی قبول نەکرد. بۆیە یەکسەر کە زانی خوا لێی قبول کردووە، یەکسەر ڕق و کینە بەرامبەری دروست بوو، حەسادەتی بۆ دروست بوو. بۆیە یەکسەر وتی لە ئەقتولەنەک، بەخوا ئەتکوژم، بەخوا ئەتکوژم، مادەم خوا لە تۆی قبول کرد لە منی قبول نەکرد. بۆیە یەکەم تاوانێک، یەکەم خوێنێک کە لەسەر زەویە ڕژا هۆکارەکەی حەسادەت بوو. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاریە، هەتا ڕۆژی قیامەت هەر کەسێک بکوژرێ بەشێ لەو تاوانە لە ملی قابیلە، چونکە یەکەم خوێنێکی لەسەر زەویە ڕژا. حەسادەت ئیبلیسی لە ڕەحمی خوا بێبەش کرد، قابیلی وا لێ کرد هەتا قیامەت چەندێ خەڵک بکوژرێ بەشێک لەو تاوانە لە ملی ئەوە. کەواتە ملی من و تۆش دەشکێنێ ئەگە ئاگامان لە خۆمان نەبێت.
حەسادەت مرۆڤ حەسادە دەبە بە کێ؟ کەسێک دوکانێکی هەیە هاوشێوەکەی کێکە ئەو کە هەمان کەسابەتەکە حەسادەت بەوە بەت هاوپیشەکەی ئەگینا دوو کەس شتەکانیان جیاواز بێ زۆر حەسادەت بە یەک نابن بەڵام ئەوەی کە حەسادەتی پێدەبات کابرا تەماشا دەکەی مامۆسایەکی ئاینیە حەسادەت بە مامۆسایەکی ئاینیە باکە لەو زیاتر خەڵک گوێ دەبگرێ دکتۆرێک بە دکتۆرێ مهندسێ بۆ مهندسێ دوکاندارێک کە شتێک دەفرۆشێ بە دوکاندارێک کە هەمان شتی ئەو دەفرۆشی حەسادەتەکە زیاتر لە هاوپیشەکە و هاوشێوەکەی خۆتایە پەنا بەخوای گەورە ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێبێ بۆچی تووشی ئەو فیتنە گەورە بوو بۆ دەربەدەریان کرد حەسادەت بوو خۆیان بانگیان کرد ئەو چەند زانایە بە حساب وتیان وەرە ئیسفادەیان لێ کرد کاتێک کە زانیان خەڵکی لە دەوری بوخاری کۆبۆتەوە کۆمەڵی بوختیان و تۆمەتیان بە دروست کرد کەواتە بەلایەنەوە گرنگە ئەو کەسێک کە حەسوودیت پێبا دڵی خەریکە ئەتەقێ بۆی حەسادەت بە تۆ دەبات بەردەوام بڵێ خوایە بمپارێزە لە مرۆڤی حەسود و چاوپیس چونکە بەڕاستی ژیانی زۆربەی خەڵکیان کردوتە دۆزەخ کەواتە بزانە ئەو کەسێک کە حەسادەتت پێدەبات هۆکارەکەی ڕوون و ئاشکرایە قابیل بەهۆی حەسادەتەوە براکەی خۆی کوشت و یەکەم خوێنێکی لەسەر زەویان ڕەشاند وەڵاهی خۆشەویستان ژیانی ئێمە زۆر لەوە کورتترە زۆر لەوە کەمترە کە ئێمە ژیانی خۆمان تەرخان کەیت بۆ ڕق و کینە و حەسادەت و تۆڵەسەندنەوە لە خەڵکی بۆیە هەموو شەوێک بە دڵێکی سافەوە بخەوە بڵێ خوایە گیان هەر کەسێک زوڵمی لێم کردووە هەندێک کەس کە خۆ دەیناسیت خوایە گیان ئەوەی کەسێک گومانی خراپم پێدەبا گردنی ئازابێ خوایە گیان لە هەموو برایەک و خوشکێکم خۆش بە خوایە گیان بەهۆی منەوە کەس عەزاب مەدە ئەوە بە دڵێکی پاکەوە بخەوە مرتاحە بیت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناو سەحابەکان دانیشتە بوو فەرمووی ئێستا پیاوێک دێ ئەهلی بەهەشتە سەحابەکان سەیراکرد پیاوێک هات سێ جار ئەم شتە دووبارە بووەوە خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دەیفەرموو پیاوێکی بەهەشتی دێ هەمان پیاو دووبارە بووەوە سێبارەش بووەوە یەکی لە سەحابەکان بەسراتەکە درێژە ئەڵێ مراقەبەم کرد سەیرەکەم شتێکی وای نییە یعنی زۆر گرنگ بێت شەو نوێژێکی زۆر قورئان خوێندنێکی زۆر لە ماڵیان میوان بۆ لەگەڵیان مراقەبەی کردو دوای ئەوە پێی دەڵێ بەهۆی چیەوە خوای گەورە ئەوەندە تۆی بەرز کردوتەوە سێ ڕۆژە خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ پیاوێکی بەهەشتی دێ هەر سێ جارەکە تۆ بوویت وتی وەڵای چۆنم دەبینی ئاوام بەڵام یەک سیفەتێکم تایە نازانم کە بەهۆی ئەوە بێ شەوان کە دەخەوم چی دەکەم حەسادەت بە هیچ کەسێک نابم لەوەی کە خوا پێی بەخشیوە بۆ خۆم بە مرتاحی دەخەوم ڕق و کینە بەرامبەر هیچ مسلمانێک نییە دڵم پاکە هەر کەسێک خوا چی پێدابی کێشەی من نییە خوا پێداوە بۆ حەسادەتی پێبەرم سەحابەکە فەرمی بەخوا بەهۆی ئەمەوەی خوا بەتۆی بەس کردوتەوە شەو بە دڵێکی سافەوە بخەوە ئیمامی شافعی دەفەرمێ ڕەحمەتی خوا لێبێ کاتێک کە خەڵکیم عەفو کرد و وازم لە تۆڵەکردنەوە و ڕق و کینە هێنا ئیتر بۆ خۆم مرتاح بووم ئەگەر تۆی مرتاح بی بە دڵێکی سافەوە بخەوە خەفەت مەخۆلەوەی خوا بە فڵان کەس چی داوە چی نەداوە خۆشەویستان مرۆڤی حەسوود زۆرێکمان دەیناسین بەتای سوبحان الله هەموو مرۆڤێکی حەسوود چاوپیسە حەسوود چاوپیسە چونکە ومن شەڕ حاسدین ئیذا حەسەد کاتێک کە حەسادەت ئەبا خوای گەورە دەفەرمێ لی بترسە پەنا بگرە بە خوای گەورە لی حەسادەتت پێدەبا تەئسیرت لێ ئەکات مرۆڤی حەسوود ڕق و کینە لە دڵە حەزی بە خێر و چاکەی هیچ کەسێک نییە وەڵای خەڵک هەبووە لە حەفتاکان و هەشتاکانیش ئەڵێن کاتێک کە حەیواندار بوونە مەڕیان هەبووە هەموو کاتێک بە مناڵەکانی خۆی وتووە بۆ خاتری خوا هەر کاتێک حەیوانەکان هاتەوە پێشەوە پێم وڵێ با بچمە ژوورەبانیان بینم حەیوانی خۆی چونکە بیان بینم وێرانیانەکەن حەیوانی خۆیەتی
هەموو مرۆڤێکی حەسوود سبحان الله ڕق و کینە لە دڵە. ئەو کەسێک کە ڕق و کینە لە دڵ و حەسوودە دۆڕاوە. لە حەدیثێکی صحیحی مسلم داهاتۆ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەموو دووشەمەیەک هەموو پێنجشەمەیەک کردەوەکانی مرۆڤ بەرز ئەبێتەوە بۆ ئاسمان، دووشەمان و پێنجشەمان. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە لە ڕۆژی دووشەمان و پێنجشەمانە لە دوو کەس خۆش نابێت. ئەوانەی کە شەریک بۆ خوا بڕیارەدەن باوەڕیان بە دار و بەرد و قەبر و پیاوچاک و پیاو خراپەی هاواری تێکەن و لێ پاڕێنەوە داوای یارمەتی و کۆمەکی لێەکەن، ئەوانە خوای گەورە لیان خۆش نابێت. دووەم ئەو کەسەی لەگەڵ هاوڕێ و برادەرێکی خۆیدا لەگەڵ خزمێکی خۆیدا تەماشا دەکەی ڕق و کینەیەکی هەیە بەڵام لەبەر دنیا، فڵان کەس ئیشەکەی لە من باشترە حەزی پێی نییە، فڵان کەس بازاڕی منی شکانوە، فڵان کەس لە من بەڕێزترە، فڵان کەس لە من حاڵی باشترە، ڕقی لێ ئەبەسێت حەسوودی پێ بە، ئەو کەسە خوای گەورە لێی خۆش نابێت. ئەگەر هەردوویان تاوانبار بن خوا لە دووشەمان و پێنجشەمانە کە عەفواتە داخەڵ لە خەڵکی خۆشە بێ کردەوەکان بەرزە بێتەوە، خوای گەورە لەو کەسانە خۆش نابێت، خوا لیان خۆش نابێت. چونکە فەیەغفر الله في ذلك اليوم لكل امرئ، لەو ڕۆژەدا کە دووشەمان و پێنجشەمانە هەموو دووشەمە و پێنجشەمەیەک عافواتێکی عامی خوا هەیە، خوای گەورە کەسانەمان بگێڕێ. بەڵام ئەو کەسەی لەگەڵ کەسێکا ڕق و کینەی هەیە هەر لە خۆڕایی ڕقی لێی بەستووە لەسەر دنیا، خوا عالمە تۆ لەبەر خاتری خوا ڕقت لە کەسێکە یا لەبەر خاتری دنیا و تەماح و پارە و پول و ئەم شتانە. ئەگە لەبەر دنیا بێ عافوەتی خوا شمولت ناکە، لەبەر نەفس بێ عافوەتی خوا شمولت ناکە. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم خوای گەورە دەفەرمێ ئەمانە مادەم ڕق و کینە و حەسادەت لە بینیانەیە، مادەم لە خۆڕایی بینیان نییە و قسەیان بەیەکەوە نیە لەسەر دنیا، ئەمانە لیان خۆش نابم حتا سڵح نەکەن، حتا لەگەڵ ئەو کەسەدا ئاشت نەبێتەوە سڵح نەکا لی خۆش نابم. کەواتە مرۆڤی حەسوود و ڕق و کینە لە دڵ دۆڕاوە، هەموو هەفتەیەک دوو جار عەفواتی خوا هەیە شمولی ناکات. بۆیە ئەگەر لەگەڵ کەسێکا ڕق و کینەت هەیە حەسادەتت هەیە لەبەر دنیاە کابرا تۆ تەنەزولی وەک جارێ 20 جار سەلامی لەکە جواب نادات، ئیتر قوڕی تۆ پێسەتە دەسەڵات نیت، تۆ ئەوەی لەسەرتا بەپێی حەدیث 3 جار سەلامی لێ بکە، دوای 3 جارەکە تۆ گوناهە لەسەر نامێنی، گوناهبار نیت. بۆیە ئاگادار بین مرۆڤی حەسوود دۆڕاوە. یا ڕەبی خوای لە حەسادەتمان پارێزی، لە شەڕی حەسوودەکانمان پارێزی یا ڕەب العالەمین، ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خاڵێکی زۆر گرنگەی ئاگاداری بین، هەر کەسێک لە ئێمە کاتێک کە حەسادەت بە کەسێک ئەبەین، ڕق و کینە لە دڵمانە دروست ئەبێ بەرامبەر بە کەسێک، ئەوە باش بزانین کە یەکەم کەسێک کە زەرەرمەندە خۆمانی، بەهۆی ئەم حەسادەتەوە خۆمان لە پێش هەموو کەسێک و زەرەرمەندین، چونکە باجی ئەو ڕق و کینە و حەسادەتە لە خەوی خۆمان ئادەین، خەوەکەمان خۆش نابێ، خەومان خۆش نابێ، چونکە ئەوەنە بی لە ژیانی فڵان کەس ئەکەینەوە خواردنمان خۆش نابێ، مەعیدەمان تووشی ئێش و ئازار ئەبێ. کەواتە کاتێک کە حەسادەت بە خەڵکی دەبەی، تۆ یەکەم کەسێک باجەکەی ئەدەی پێشەوەی کابرا باجەکەی بدات، چونکە خەوت نامێنێ، ئیسراحەتت نامێنێ، بەردەوام مراقەبە و چاودێری خەڵک دەکەی. بۆیە پیاوچاکان دەڵێن هەر کەسێک مراقەبەی خەڵکی بکە بە خەم و خەفەتەوە دەمرێت، بەخوا شەوانش بە خەم و خەفەتەوە سەر ئەنێتەوە. کەواتە بزانین ئینسانی حەسوود کە ڕقی لە کەسێک و حەسادەتی پێ بە هیچ شتێک زیاد ناکە لایەوەی لا غەم و خەفەت نەبێت، چونکە بەڕاستی کوردوەتەنی جەرگی بڕاوە بۆیە حەسادەت بە خەڵکی دەبێت هەر لە خۆڕایی. سبحان الله هیچ زەرێکت بۆی نەبووە حەسادەتت پێ دەبا، هیچ قسەی ناخۆشت پێ نەوتووە، ڕقی لێتە لە خۆڕایی بێەوەی بتناسێ، بێ ئەوەی ڕۆژێ بەرەو ڕوو تۆی بینی، بێ ڕۆژێ قسەیەکتان بەیەکەوە کردبێ هەر لە خۆڕایی ڕقی لێتە، لەبەر خاتی خۆیش نییە، جارێ لەبەرەوە عەقڵێتی ئەوە ناگونجی نابێ. برای بەڕێزم هەر کەسێک لە ئێمە عەقڵێتێکی هەیە، دوو مرۆڤم بۆ بێنە لەسەر ئەم زەویەدا یەک تەبیعەتیانێ بێ، شتیوان نییە 100% یەک بن،
ئیلا مخالفیان هەیە و کۆمەڵش بیر و بۆچوونی جیاوازیان هەیە. خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم حديثك صحيح بخاري مسلم دا فرمي لا تحاسدوا ولا تباغضوا حسادت بيكتري مبن رقو كشينا لدل مبن برانبر بيكتري كواتا اقداري وخالبه رقو كشينا لدل بحسادت بخلشي بري خود بيش همو كسيك زرر دكي خمو خفتكا توشي خود اكي خو اسراحات ونان خواردن ناميني كواتا خود زرر دكر امجا زرر خلقيش ددي كواتا او دڵی خۆت مەکە بە تەنورێک مەکە بە فڕنێک گەرمی بکەی لە ڕق و کینە بەرامە بە خەڵکی. یعنی هەنێک کەسە بینی هەر لە خۆڕایی سەلام لێ ناکەن. زۆر کارەساتە، بەڕاستی کارەساتە. بێڕێزیم پێت کردووە؟ نەوەڵا. گوێنم پێت داوە؟ نەوەڵا. ماڵتم خواردووە؟ نەوەڵا. بۆ خۆشە نازانم. ئەو کێشکەی خەڵکی وایە لە دەیاها ساڵ خەڵک سەلامی لێم نەکردووە، سەلام لێکرد جوابی نەدامەتەوە. کاکە بۆ سەلام لێ ناکەی؟ دوای 10 ساڵ ئاشت بۆتەوە، وەڵام من بمبورە بەخوا غەڵەتم بوختیانێکیان بۆ تۆ کرد وانزانی تۆش نەبوویتە دوای 10 ساڵ. ئێ کاکە برە وەرە وەرە کابرا بڵێ کاکە وات کردووە وات وتووە ئەمجا 10 ساڵ قسەی لەگەڵا مەکە. ئەمە کارەساتەکەیە. چونکە وەڵڵاهی ئەو فڕنە ئەو تەنورێک کە گەرمت کردووە و هەڵی گیرسانووە لە ڕق و کینە و حەسادەت بەرامبەر بە خەڵکی پێش هەموو کەسێ خۆت دەسووتێنی. ئەو ئاگداری و خاڵە بین مرۆڤی حەسوود ڕق و کینە لە دڵ هیچ کاتێک لە تۆ ڕازی نابێت، هیچ کاتێک تۆی خۆش ناوێت. بۆچی؟ ئەگەر تۆ پێڵاویشی بۆ دابنی، ئەگەر خزمەتکاریشی بکەی هەر ڕقی لێت ئەڵێ بەخوا پێڵاوەکەم بۆ دانیە ماستاوم بۆکە. کورە ماستاوی چی؟ بۆ خاتری خۆ خزمەت یەکەی ماستاوم بۆکە. ئەوە بۆیە چاکبوونی نییە. هەر کاتێک کەسێ ڕقی لێت بوو لەبەر حەسادەت دەستی لێ بشۆرە، حەلی نییە. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم لا يزال الناس بخير ما لم يتحاسدوا. خەڵکی چاکە بەردەوام چاکە حتا حەسادەت نەمەر بە یەکتری، کە حەسادەتیان بە یەکتری برد خێریان تیان نییە. خێر لەو کەسانێک کە حەسوودە چیەکەی خەریکی چەندێک دەسەکەوێ چەندی ئیشت کرد چیت کرد ها چۆن دەڵێ زابط تحقیقاتێکی تەواو لەگەڵاکە. ئەوە مرۆڤی حەسوودە. پێڵاویشی بۆ دابنی، خزمەتکاریشی بکەی بەخوا هەر خۆشتی ناوێ، هیچ مەجارێکی تیان نییە. چونکە ئەو شتێک کە ئەو ڕقیلێتی هەرماوە، ڕقی لە تۆی لەبەر فڵان شت لەبەرەوەی دەوڵەمەندەکەت هەرماوە با خزمەتیکەی، با پێڵاویشی بۆ دابنی دەوڵەمەندەکەت هەرماوە، لەبەرەوەی جوانی، لەبەرەوەی ناوداری، لەبەرەوەی ئیشت باشە، لەبەرەوەی خەڵکی خۆشتی ئەوێ. کەواتە هەرچەندێ ڕێزی لێ بگری ئەوەی کە ئەو ڕقیلێتی لەبەر ڕقی لە تۆی لەبەر ئەو شتە هەر مەوجودە، کەواتە چاک نابێ. هیچ حەلێکی نییە و کەسە. کەواتە چۆن ئەتوانی تۆ بڵێ وەڵام من ئەمەوەی لەگەڵیا ئاشت بمە و لەگەڵیا هەوڵ بدەم منی خۆش بێت؟ کاکە ئەو حەزی بە تۆ نییە، ناتوانێت خۆشتی بوێت. چونکە نیعمەتێکی خوات چەند نیعمەتێکی خوات بەسەرەوەی حتا ئەوانە بمێنی ناتوانێت لەگەڵ تۆ باش بێت. ڕقی لێتە لەبەرەوەی حاڵت باشتەوە، هەوڵەدا ناشرینت کە. کەواتە ئاخر خاڵەمەی دەباسی کەم حقد و حەسادەت هەموو ئینسانێکی حەسوود ڕق و کینە لە دڵە. صفەتی منافق خوای گەورە دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەی سەحابەکان ڕەزا و ڕەحمەتی خواتان لێبێ، ئەوان حاڵیان چۆنە منافقەکان؟ إن تمسسكم حسنة تسؤهم. ئێوە تووشی چاکەیەک ببن ئەوان بێتاقەتە بن، بەڵام ئەگە تووشی مصیبەتێک ببن دڵخۆشە بن. مرۆڤی حەسوود ئاوایە. هەر کاتێک تۆ خۆشترین ڕۆژ جوانترین ڕۆژ لای مرۆڤی حەسوود ئەو ڕۆژەیە کە تۆ هەژار بکەوی، ئەو ڕۆژەیە کە تۆ ئیفلاس بێنی، ئەو ڕۆژەیە کە تۆ ئەحتیاج بی، ئەو ڕۆژەیە کە تۆ بە خەم و خەفەت و بێتاقەتیەوە ببینیە، ئەو مرتاحە. تۆ خەمبار بی ئەو دڵخۆشە، تۆ دڵخۆش بی ئەو خەمبارە. ئەو ڕۆژەی کە ڕۆژی خۆشی و شایی تۆیە ڕۆژی تەعزیە و خەم و خەفەتی ئەوە. پێکەنینەکەی تۆ گریانە بۆ ئەو، گریانەکەی تۆ پێکەنینە بۆ ئەو. حاڵ باشی تۆ حاڵ خراپی ئەوە. بۆیە هەوڵ بدە
بە ئیزنی خوا هەوڵ بدە ئەوەی کە حەسوودە خەو خۆراک و خەوی لێ ببڕە ئەوەی ئەو پێی ناخۆشە تۆ ئەو بکە یا مەسڵ شتێنەش ناشەرعی نییە پێی ناخۆشە پێ بکەنی تۆ پێ بکەنە مەکڕ و زێرۆ لایەوە لایە مەکڕ و زێرەوە خۆت زەلیل مەکە خۆت داماو مەکە ئەو پێی خۆشە تۆ بە زەرەرکەی ئەو پێی خۆشە بڵێ ئیش و کارم نییە ئەو پێی خۆشە بڵێ خێزانم خراپە پیاوەکەم خراپە براکانم خراپن مناڵەکانم خراپن بۆی ئیمامی عوسمان ڕەزای خوا لێ بێ دەفەرمێ ئەوە باش بزانە ئەوەندە بەسە بۆ تۆ کە مرۆڤی حەسوود هەر کاتێک تۆ دڵخۆشبی ئەو خەمبارە تۆ خەمباربی ئەو دڵخۆش کەواتە هەوڵ بدەن بە خەم و خەفەت و بیان کوژن قەت تەنەزولیان بۆ مەکەن قەت خۆت وا دەرمەخە ئەو دڵخۆشکەی کێشەشت هەبوو خۆت بگرە بەهێز بە بەقووت بە چونکە تۆ بەقووت بی ئەو لاواز تۆ دڵخۆشبی ئەو خەمبارە تۆ مرتاحبی ئەو نامرتاحە بۆیە خەفەتیان بەری پەناش بگرن بەخوای گەورە لە مرۆڤی حەسوود هەموو کاتی خوای گەورە بمان پارێزی ئەمە بە کورتیەک باسی ئینسانی نەخۆشمان کرد کە مرۆڤی نەخۆش کە حەسوودی بە خەڵکی دەبا ژیانی دنیا و قیامەتی خۆی وێران دەکات با خۆمان لەم سیفەتە ناشرینە بپارێزین بەخوای گەورە ژیان شایانی ئەوە نییە بەخوا حەسوودی بە کەسمە بن سەرنجامی هەمومان کفنێکە ئیتر کردەوەکانی خۆمان دەورە بینیە هەوڵ بدەین فڵان کەس چاکە تۆش ئازا بە لەو چاکتر بە هەوڵێ بدە قاچ و دەست نەبەسراوە خۆ زمانە نەبەسراوە هەوڵ بدە توش بإذن خوا اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا الشفاء نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاي خيريان كدوا يا ربي خوايا لشر مروفي حسود من باريزي خوايا لشر مروفي تشاوبيز من باريزي خوايا لم صفة ناشينك حسادة بدور منكي يا ربي خوايا ظلمان صاف وباكيت وبرامبر بهم خلقي خوايا جان هي مني آرامي ولاتمان بباريزي خوايا جان برا مسلمان كانش لغزة بباريزي خوايا جان ولات الزلهيزة كانوا جولكش بشكيني يا ربي خوايا زليلي دنيا وقيامتي عن بكي خوايا جان ولاتمان بباريزي لشر وآجا وخرابكاري آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.